اسماعیل ئەندامی ڕەژە ڕوون و ئاشکرایە کە دەوڵەتی داگیرکەری تورکیا بە سەرۆکایەتی ئەردۆغان هێرش و داگیرکاری توندی دەست پێ کردووە بۆ سەر باشووری کوردستان کە ئەمەش بیان و گەلێک دەکات کە ئەمە بیانوو نییە بە بیانوی ئەوەی بوونی پەکەکە هەیە لە باشووری کوردستان نەخێر ئەو داگیرکاریە تەنها بۆ پەکەکە نیە بەڵکو پەکەکە بیانوویەکە بۆ داگیرکردنی باشووری کوردستانە و هەروەها هێنانەکایەی ئیتیفاقی میلی عوسمانیە بۆیە ئێمە وەکو گەلی باشووری کوردستان زۆر دەبێ قوڵتر بیر بکەینەوە و دوورتر بڕوانینە ئەم شەڕ و داگیرکاریە لە ئێستادا کە گەریلاکان لە پێشەوەی شەڕم و بەرگری دەکەن ئەوان ئەرکی ئەخلاقی خۆیان ئەرکی مێژووی خۆیان و ئەرکی ئینسانی خۆیانیان بەجێگەاندووە ئەوەی دەمێنێتەوە ئێمەی گەلە و ئێمە و ئێمەی گەل و پارتە سیاسەکانی باشووری کوردستان و هەروەها ڕێکخراوە مەدەنیەکان هەموو ئەوانەی عیلاقەدار دەکات لە کەسێکی بچووک هەتا کەسێکی گەورە ئێمە پەیوەندیدار دەکا بەو شەڕ و داگیرکاریەوە لەبەرەوەی ئەو شەڕە تەنها بۆ لایەنێک نییە بۆ هەموو باشووری کوردستانە دەیەوێت داگیری بکات ئێمە لە مێژوودا ئەگەر سیر بکەین دەبینین کە چەندین دەوڵەت ئیمپراتۆری کوردی بەدەستی عوسمانیەکان و دەوڵەتی تورکیا ڕوخێنراون بۆیە ئەو هێرش و داگیرکاریانە دژی فەرهەنگ و زمان و کلتوری کوردیە بۆیە ئێمە دەبێت بە هەموو شێوەیەک بەرەنگاری ببینەوە و دژی بوەستینەوە بۆیە پێویستە ئێمە وەکو گەلی باشووری کوردستان شۆڕشێکی مەدەنی بەرپا بکەین دژی ئەو لەشکرکێشی و داگیرکاریانە لە ئێستادا کە گەریلاکانی ئازادی لە پێشەوەی شەڕن بەرگری دەکەن لە مان و نەمان و ناسنامەی گەلی کورد ئەوان ئەرکی خۆیانی مێژووی ئەخلاقی و نیشتیمانیان بەجێگەیاندووە ئەوەی دەمێنێتەوە لەسەر ئێمەی گەل ئێمەی حیزب و لایەنە سیاسەکانی باشووری کوردستان پێویستە ئەو بێدەنگێ بشکێنین پێویستە ئێمە قوڵتر و دژوارتر بیر لەو هێرش و داگیرکارانە بکەینەوە کە دیارە لەبەر ئەو هێرش و داگیرکاریانە درێژە دەکێشێت تەنانەت ئەردۆغان عنی بە ئاشکرا دەڵێ یەک زمان یەک نەتەوە یەک کلتور یەک ئاڵا تەواو یعنی دەیەوێت داگیرکاریەکانی پەرە پێ بدات لە سەردەمی عوسمانیەکانەوە تورکەکان یعنی لە داگیرکاری بێزار نابن ئەم هێرشانەش بە چاوساغی و بە دەستپێشخەری بنەماڵەی بارزانی پارتی دموکراتی کوردستانە بۆیە ئەوە شەرمێکی گەورەیە و عیبەیەکی گەورەیە و لە مێژوودا ئەمە بە ناشیرنی و زۆر بە گەورەی لەسەریان دەنووسێت کامە کارێکی ناشیرنە و کارێکی قێزەوە نەدژی گەلی خۆیان دەیکەن لە مێژوودا گەر ئێمە سیرکەین چەندین ئیمپراتۆریەت و میرنشین و دەوڵەتی کوردی بەدەستی عوسمانیەکان و بەدەستی دەوڵەتی تورکیا ڕوخێنراون بۆیە ئەو هێرشە درێژکراوەی ئەوانەیە و زیهینێتی دەوڵەتی داگیرکەری تورکیا تەنها ئەوە نییە بڵێ پارتی کرێکارانی کوردستان و پەکەکە لەو شوێنەیە نا ئەوە پێچوانێت تەنها بیان و گەلێکە کە دەیهەوێت ئەو هێرش و داگیرکارانەی پێ پەردەپۆشکا و ئەو هێرش و داگیرکارانەی پێڕەوا بکات ئەمە تەنها بیانوویەکە بۆیە ئێمە وەکو گەلی باشووری کوردستان زۆر دەبێت دوورتر و زۆر دەبێت قوڵتر و زۆر دەبێت مەترسی دارتر لەو هێرشانە بڕوانین کە دیارە و دەیبینین لەبەر ئەوە شەقامی کوردی وەگەل و بە تایبەتی ژنان پێویستە ئێمە هەڵوێستی زۆر توندمان هەبێ دژی ئەو داگیرکاریانە چکە ئەو داگیرکاریە گشتیە دەیەوێت ویلایەتی مووسڵیش داگیر بکات بۆیە ئەو داگیرکاریانە داگیرکارێکی بەرفراوانە و دژی هەموو ئەو حیزب و لایەنانەیە کە ئەوڕۆ لە باشووری کوردستانن بۆیە ئەوانەی ئەوڕۆ بێدەنگیان هەڵبژارتووە لە داهاتوودا دەبینن کە چەندە زەرەرمەندن ئێستاش زەرەرمەندن بەڵام حەز ناکەن بۆیە وەکو باشووری کوردستان وەکو گەل پێویستە ئێمە شۆڕشێکی مەدەنی هەڵگیرسێنن دژی ئەو داگیرکاری و لەشکر کێشیە دژی مرۆڤانە چکە ئەو لەشکر کێشێکە ئەردۆغان دەستی پێ کردووە دژی هەموو بەهایەکی ئەخلاقی مرۆڤی دینی گەلی باشووری کوردستانە بۆیە ئێمە کە ببینین و بیری لێ بکەینەوە ئەو گوندنیشینانە گوندەکان چۆڵ دەبن پرسی داگیرکاری پرسێکی گشتیە لەبەر ئەوە
پێویستە ئێمە وەکو گەلی باشووری کوردستان بە تایبەت گەل و هەموو ڕێکخراوەکان و لایەنە سیاسیەکان پێویستە بێدەنگی بشکێنین و شۆڕشێکی مەدەنی دژی ئەو داگیرکاریەی کە ئەردۆغان و چەتەکانی دەستی پێکردووە بۆ سەر باشووری کوردستان. لەبەر ئەوە ئەم داگیرکاریە دژی کلتور و ناسنامە و فەرهەنگ و مان و نەمانی گەلی کووردە. لەبەر ئێوە ئێمە وەکو شەقامی باشووری کوردستان نابێ ئاوا بە بێدەنگی دانیشتون و بێدەنگی بشکێنین. و پەیامم بۆ ژنانی باشووری کوردستان ئەوەیە کە پێویستە ئێمە کە نەمانەوێت وەکو ژنانی شەنگال بکرێنە کەنیزەک و لە بازاڕەکان بفرۆشرین، پێویستە ئێمە دژی ئەو هێرش و داگیرکاریانە بوەستینەوە. لەبەرچی لەبەر ئەوەی لەو کاتەوەی کە ئەردۆغان و چەتەکانی ئەو هێرشە بەرفراوانەیان دەست پێ کردو بۆ سەر باشووری کوردستان، چەتەکانی داعشیش جموجۆڵیان پەیدا بۆ و ناو بەناو هێرش دەکەن و لە ڕاگەیاندنەکانەوە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیان کە لەو ناوچانەی کە داگیر دەکرێن و ئاسکەرەکانی ئەردۆغان لێ نیشتەجێ دەبن، هەر لەو شوێنانە چەتەکانی داعشی لێ دادەنرێن. لەبەر ئەوە ئەمە زۆر مەترسیدارە بۆ ئێمەی بە تایبەت بۆ ئێمەی ژن. پێویستە ئێمە وەکو ژنان دەست پێشخەر بین و شۆڕشێکی مەدەنی دەست پێ بکەین دژی ئەو داگیرکاریانە.